واتە ئێستا بۆ نمونە لە دەفتەرێک کارنجەکە لەوانەیە 150,000 ناری فەرق بێت. لەم ساتەیە نرخی ئەمەیان چەندێکە نرخی شینەکە چەندێکە؟ بەڵێ خۆی ناڵێم ئەگەر تۆ $10,000 لەمە پێ بێ بۆ ئەم دقەیە ساڵێم 30 وەرەقەی سپی تیا بێت 70 وەرەقەی شین بێت بە نرخی خۆی وەریگرێتەوە تقریبا نزیکەی 140 تا 142,000 دینار مامەڵەی پێوە کرێت. بەڵام ئەگەر تۆ دەفتەرە دۆلارێ لەمە پێ بێ هەر هەمووی سپی بێ ئەبێ بەلانی کەمەوە $100 بە 1500 دینار زۆر تا 2000 دیناریش فەرق وەڕێتەوە. واتە ئێستا بۆ نمونە لە دەفتەرێک کارنجەکە لەوانەیە 150,000 ناری فەرق بێت. بەش کۆمپانیایانە و بانکە ئەهلیانە بۆ وەری ناگرن کاک. وەڵڵاوە بێ پرسیارە لە لانی پەیوەنددارکەی حکوومەت بکەی. ئێمە هەچی دەستگاکانی ئەعلامە فۆکەسیان لەسەر بازاڕەکانی هەڵگۆڕی دراوە لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانە ئەو کەسایەتیانە بانگەکردن کە مامەڵەکاری بواری هەڵگۆڕی دراون باشە پێویستە هەندێک لە کەسایەتیە بانکیەکانیش بانگێش بکرێت لیان بپرسێتەوە باشە بۆ ئەم پارانە وەرناگرنەوە کارێکی چییە؟ وانە لەبەرەوە ئەبێ ئەم ئیجراتە پەیوەستە بە حکوومەت و بانکی مەرکەزی عێراقی بێ بەڕاستی ئەم جۆرە گرفتانە ڕابگرن کە لەی شوێنێکنیانێ. بەڵام بە ئێمە حەقیقەتێکیش بڵێن هەندێک لە کۆمپانیا سەرافەکانی عێراقیش مبەڕیریان بەدەستەوەیە کەڵەنگ وایە لە دەروی عێراق و دۆلارێکی سپی زۆریەت باشە ئەیگۆڕنەوە دۆلاری شینە بنەوە دەرەوە. ئەمەش دوجار وای لێ لەوانەیە هەوڵاتیان و بەشێک لە بازرگانەکانی ئاڵگۆڕیدا و ڕۆبەڕووی زیابنەوە بۆی ئەم فەرقەی دروست کردووە. بەڵام خۆ توانرێت لە ڕێگەی بانکەکانەوە چارەسەر بکرێت.